سڵاو ئەم کاتتان باش ئەمڕۆ شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و سەرۆک فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی کوردستان و لیژنەی دارایی و لیژنەی سامانە سروشتیەکان کۆبووە. سەردانی ئەم شاندەی بۆ پەرلەمان بۆ ئەوە بوو و پێشترەوە ڕاگەاندم کە ڕێککەوتنەکە بۆ پەرلەمان شی بکەنەوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ناوەڕۆژ کۆبنەوەکە من ئێستا لەگەڵ بەڵێن ئیسماعیل ئەندامی لیژنەی دارایی قسە دەکەم. کاک بەڵێن ئەم کاتت باش لە کۆبنەوەکە شاندەکە چیان خسەڕ و وردەکاری چۆنێتی ئەو گفتوگۆ و دانوستانانێک کە لە حکوومەتی عێراقی کردویانە تا گەشتون بە ڕێککەوتنەکە هەمویان شەرح کرد، ڕووداوەکان چۆن بووە، گۆڕانکاریەکان چۆن بووە، بەڵام ئەوەی کە لە نەتیجە یەکەم جار ڕێککەوتنێکی حکومی هەبووە حکوومەتی هەرێمی کوردستان پێ رازی بووە، بەڵام دوای دیار بووەوە لە لیژنەی مالی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند نەکرام بەدیل و گۆڕانکاری لە بڕگە و مادەکانی کرا بە تایبەتەوەی مادەی 11 حکوومەتی هەرێمی کوردستان بۆش رازی بووە. واتە ئێستا هەردوو حکوومەتەکە ڕەزامەندن لەسەر ئەو پرۆژە یاسایە وەکو ڕێککەوتن و کۆی لە ماوەکانی ڕابردووش باس کرا وەکو دەستکەوتێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ پرۆسی سیاسی لە عێراق سەیرەکرێ. ئێمەش تەئکیدمان کردەوە کە ئەگەر ئێمە دەستکەوتێکی گەورەمان لە ڕووی سیاسی و لە ڕووی مالیەوە بەدەستهێناوە پێویستە کە ئەمە ڕنگدانەوەی هەبێت لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان پێیان وایە ئەگەر بڕگە و مادەکانی ڕێککەوتنەکە وەکو خۆی جێبەجێ بکرێت دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەرەو باشترە باوە ئەمان چەندین جار تاکیدیان کردەوە کە لە لای خۆیانەوە پابەندی ڕێککەوتنەکە بگەن و هەفتەی داهاتوو لیژنێکی تەکنیکی و فەنی بۆ چۆنێتی جێبەجێکردن و وردەکاری ڕێککەوتنەکە ئەنێرنە بەغدا. لیژنێکی هاوبەش لە نێوان هەردوو وەزارەتی دارایی، لە نێوان هەردوو وەزارەتی نەوت و سامانە سروشتەکان، لە نێوان هەردوو ڕقابەی مالی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکرێت بۆ تەواوی ئەو وردەکاریانەی کە لە پرۆژە یاساکە لە یاسای موازنەکە هاتووە بۆی بچێتە بواری جێبەجێکردنەوە. زۆر سپاس دەگەڕم وڵاتان ئەوی گوێتان لێ بوو. ئەمە ئەو زانیاریانە بوون کە لە کۆبوونەوەکەی نێوان شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان بەڕوو.